بەڵێ سڵاوتان لێبێ دیارە پێشتر و لە ڕابردوودا وەک نەریتێکی ساڵانە هاوڵاتیان بۆ یادەکانی نەورۆز بە شێوەیەکی گشتی جلی کوردی وەکو جلێکی نەتەوەی لە بازاڕەکانی کەرکووک و لە بەرگدورەکانی کەرکووک ئامادەیانە کردتاوەکوی لە نەورۆزە جلی کوردی بپۆشن بەڵام بە بەراورد بە ڕابردوو بەهۆی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینەی هاوڵاتیان لە کەرکووکە خواز لەسەر جلی کوردی بە شێوەیەکی گشتی کەم بووە من وەستاشوانم لەگەڵەکە ماوەی 30 ساڵە وەکو بەرگدور لە شاری کەرکووک کارەکات وەستا سڵاوت لێبێ کاتت باش باش براکەم گەر پێمان بڵێ ئامادەکاری هاوڵاتیان بۆ پۆشین یاخود دوورینی جلی کوردی بۆ نەورۆز لە چه ئاستێکدایە وڵی براوت بە ساڵانی پێشوو زۆر کەمترە ئەم ساڵ ئیشەکە زۆر کەم بووە بەهۆی کورۆنەوە بۆی قەدەغەی هاتچۆ چەند جارە تقریبا مانگێ 2 مانگ مایە ئەنجا قاتمان وەرەگر بۆ جلی کوردی بۆ نەورۆز بە زیستەکانە دەڕۆژ پێی سەقاتم وەرگرۆ بە 10 ڕۆژ تەواو بێ بە 5 ڕۆژ تەواو بێ ئێستا بۆی قەدەغەی هاتچۆ تەواو ئیشەکان ڕاوەستاوە جاستاوین چیمان لە ئیشەکانش کردووە هین ئەغزێ و نەواحی وەکو پردێ و دوو بزوو ئەمانە زوو ئەدورین بۆی پێنجشەم تەواو بێ بێبی باتەوە مشتەرەکە بەشکەم بگاتەوە دەستی بەس جاران نە ڕۆژی نەورۆز ئادەبردەوە ڕۆژی ئاگرەکە ئادەبردەوە زۆر احتیاج بیسی وەزاکەی لەمان ئالۆز کردووە ئیشەکە زۆر کەمە و مەعاشەکەش دەورە بینێ مەعاش تاخیر بوو و مەعاش نادەن و ئیشەکەی ڕاگرتووە بە تەواوی سستی لە ڕابردووە ئەگەر کەسێک بۆ جلی کوردی بەهاتاتە لایتەوە مودی چەندێکە بۆ دا ئەنابووی کە تا کاتی دێ جلی کوردی بەبدووری بە دڵنیاییەوە مانگ بۆ مانگونی و مانگونیوە مابوو بۆ نەورۆز نەمانەتوانی ئیژوەرگرین و جلەکان ڕێکخەین و کە بتوانین بۆ نەورۆز تەواو بێ بەس ناوەڵڵا ئیستەکانە بە 5 ڕۆژ باش ڕۆژ بە 10 ڕۆژ تەواو ئیشەکە کەمە تەنها قەدەغەی هاتوچۆ هۆکارە بۆ ئەوی کە جلی کوردی با بێت یاخود ئەوەی کە لە دوای ڕۆژاوەکانی 16 ئۆکتۆبەریشەوە خواز لەسەر جلی کوردی کەم بوو بە شێوەیەکی گشتی طبعا دوای 16 ئۆکتۆبەرەوە زۆر تەئسیریە بوو کوردایەتی کەمێکەمەوە بوو لەم شارەیە ئیتر مەعاشەکەش زۆر دەورە بینێ مەعاش تاخیرەکەن و مەعاش نادەنەوە هەر قەولە ئەمریکا مەعاشەکە بدامان هەر نایدەن و کە نازانم چی لێکەن سپاس بۆ بەشداریت سپاس دیارە وەکو ئەم خەیاتە یاخود ئەم بەرگدورە ئاماژەی بۆ کات لە ماوەی ڕابردوو منە گەڕێمە لایەوە سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان نوێنەرانی هەدەپەل